هەر کەڕەتێ کە ئەچمە ناو بارانەوە لەو سەرەوە بە باوەشێ قەسیدەوە دێمە دەرێ هەر جارێکیش کە ئەچمە ناو قەسیدەوە لەو سەرەوە بە باوەشێ پەپوولەوە دێمە دەرێ. خەڵک پۆل پۆل و دەستە دەستە بە دڵێکی پڕ لە خەموژان بۆ لە دەستانی ئەدیب و شاعیری ناسراوی گەلی کورد شێرکۆ بێکەس ڕوویان کردە شوێنی بەڕێوەچوونی دووهەمین ڕۆژی پرسە و سەرخۆشیەکە کە تەرخان کرابوو بۆ کۆڕێکی ئەدەبی و هونەری. لە هەر کوێوە یا هەر کەسێ فرمێسکێکی بۆ ناردبم ئەی خەمە چاوی ڕۆحمەوە و هەتایە هەڵیەگرم. هەر بۆیەش جێگای خۆیەتی و لەم پرسە و کۆستە گەورەیەدا سپاس بۆ نوێنەرایەتی حکوومەتی هەرێمی کوردستان و گژلانە سیاسەکانی کوردستان و باڵێۆزخانەی عێراق لە ستۆکۆڵم سپاس و پێزانینی تایبەت بۆ کۆمیتەی سویدی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ ئەرکوماندووبوونیان کە لە سازدان و لە ئەستۆگرتنی ئەم پرسەیەدا دوێنێ و ئەمڕۆ ئەرچیان کێشا و ماندوو بوون. سپاس بۆ هونەرمەندان و هونەردۆستان و بۆ لاوانەوەیان لەم کۆستە گەورەیەدا دەفەرمون لەم ئێوارە خەمناکەدا لەم پرسە چاوتەڕەدا لە جاتی باوکم چوە بۆ سەفەر ئەوێ تۆزێ بمرێ و بەم زوانە ئەگەڕێتەوە. دوای قەسیدەی خۆی لە دیوانی خێراکە مردن خەریکە بگاتان بە ناوی پاییزە ناو پاییزدا پێشکەشەکەم. تا پاییز هەر لەو دی و دەواازەی حەوشەوە لە کۆڵان کژ و پرچخۆڵاوی لەگەڵ با ئەوەستا و هەندێ جار دوای باران لە درزی تاریکی پەردەوە تەماشای ماڵەکەی ئەکردم. تا پاییز هەر لە ڕێگای تریفەی تەزیوی مانگەوە دوورا و دوور هەر بەسەر سڵاوی بۆ ئەناردم. زۆر جاریش لە پوش و پەڵاشی وەڕس و لە بێزاری دەشتی بۆ ئەناردم. شەوانیش تا درەنگان خەیاڵم ئەترسا و هەر لە باوەشی ئەوە ئەنووستم. لەو کۆڕەدا بەدەیان و سەدان ئەدیب و شاعیر و هونەرمەند و نووسەر و ڕووناکبیر و کەسایەتی سیاسی وێڕای بنەماڵەی مامۆستا شێرکۆ بێکەس ئامادە بوون کە هەرکام لە شاعیر و نووسەر و ڕووناکبیران وێڕای دەربڕینی خەم و پەژارەیان بۆ لە دەستدانی شێرکۆ بێکەس باسییان لە کەسایەتی و بەرهەمەکانی و ڕۆڵی بەرچاوی لە نێو شعر و ئەدەبی کوردیدا کرد و پارچەیەک لە هۆنراوەکانی ناوبراویان بە نیشانەی ڕێز پێشکەش کرد. دەورەیەکی مێژوویی ئینسانێک دەگەیەنێتە جێگەیەکی تایبەت. کاک شێرکۆ شاعیری گەورەی سەردەمی ژانە گەورەکانی کورد بوو. لە سەردەمێکدا ژیا کە کورد ئەنفال کرا، لە سەردەمێکدا ژیا کە لە هەڵەبجە هەزاران ژن و پیا و منداڵی کورد قڕانیان تێخرا، لە سەردەمێکدا ژیا کە کورد لە ژمارەی ملیۆن کەسیدا کۆڕەوی کرد و تێیدا هەزاران ژن و منداڵ و نەخۆش و پیر و پەکەوتە لە برسان مردن، و لە سەردەمێکدا ژیا کە زەوی وزاری جووتیارانی هەژاری کورد سووتێنرا، خەلەو خەرمانیان ئاوری تێبەردرا، و کاک شێرکۆ بێکەس بوو بە دەنگی ڕەسای هەموو ئەو هاوار و ناڵە و دووکەڵ و سووتمان و برینانە. هەموو جارێ بە دۆڵەکەی ئەسحاباندا کە ڕەت ئەبم، هەموو جارێ بە دۆڵەکەی ئەسحابانە کە ڕەت ئەبم، درەختی سەر شەخسەبە قەبرێ ڕام ئەگرێت و دێتە پێشێ، بە چڵێکی تیز بە پاشمەوە کات و پێ ئەکەنی و دوایی ئەڵێ گەوجە ئەوەی لە بن مندا ڕاکشاوە و جارێک لوتی و جارێکی تر تۆ قاچەکانی ماچەکەی گڵی ئەخۆی خۆڵی ئەخۆی، یەکەم ئەستێرەت ئەم کوشتی و یەکەم کانیت ئەم خنکانی و یەکەم خوێندنامەی ئەنفالیش بەدەم گژەی لمەوە ئەم بوو بەسەر مەزرا و
ڕەز و دەغڵودان و ژن و شاخەکانی تۆدا خوێندی. ئەزمموی ژیانی شێرکۆڤێکەس و ئەزمموی ئەدەبی و هوەریەکەی یەک ئەزممون نییە، بگرە دەیان ئەزممونە و هەر کامیان ئەکرێت جا بکرێتەوە و بە تایبەت ئەم ئەزممونەی کە بووە هۆی ئەم شعری ئێستا کچێک نیشتمانمە ئەزممونێکی تازەیە ڕەبتی هەیە بە ئەو سەردەمی اعترازات و خۆپیشاندانەکانی مەیدانی ئازادی لە سلێمانی هی ئەو سەردەمەیە ئەم شێرە کە پێم وایە شعرێکی لووتکەیە و پێشم وایە شێرکۆڤێکەس شعری کوردی گەیاندووەتە لووتکەیەک. شێرکۆڤێکەس سەبارەت بە ڕووداوەکان بە تایبەتی ڕووداوە کۆمەڵایەتیەکانی نێو کۆمەلگای کوردی هەرگیز بێدەنگ نەبووە. گەلێک کۆنراوەیشی لەسەر ژن نووسیوە و یەکێک لەو کەسایەتیە دیارانەش بووە کە هەردەم پشتیوانی لە مافی ژنان کردووە. لە گەورەی مامۆستا شێرکۆڤێکەس زۆر کەس هەن کە قسە بکەن، بەڵام ئەو شتێکی ئەمن لەگەڵی بەرخوردم کردو و ناسیمە لە 2 ساڵ و نیو لەوەی پێشەوە وەکو ئینسانێکە تەنها بەوشە لە شعر و لە ئەدەبیاتدا بە باڵای ژن هەڵ بڵێ یا داوای ماف بۆ ژن بکانە بوو کەسێک بوو کە هەنگاوی دەنا. ئێمە بۆ بەڕێوەبردننی کۆنفرانسی یەکەمی ژنانی ڕۆژهەڵات وە کۆنگرەی ڕێکخراوەی مافی ژنی کورد داوەتمان لێ بە ئەمەل هێنا باوێکە زۆر زەمانەکەی کەم بوو، بەڵام بۆ هەردووک بۆنە تەشریفی هات شعری کورد و هەر لەوێ مۆردی حەملەی گروپێک لە ئیسلامیەکانی ژن واقع بوو کە لە پێشیان ڕاوەستاوە پێی کوتن لە دەرەوەش کە نامن پێم وایە کە لە چکە بۆنگۆ نەمادی کۆی لێ پێم وایە مامۆستا شێرکۆ ئینسانێک بوو کە فێری مەی کرد کە دەبێ کردەوە و قسەمان بکەینە یەک. ئەمە ناتوانین هەر ڕۆژە بە بەهانەیەک لە ژێر ئەو قسانەی کە دەیڵێن دەرباز بین و بەڕاستی دەپێ ئەو ساڵانەی کە ئەو کاری کردو و مێژوویەکی ئەمن لی دەناسم هەرەوەی کە ساڵی 1992 ئەو جینارە ئارامی کوردستاندا دەگەڕێتەوە کوردستانێ، بەڵام کە شەڕی براکوژی دەست پێ دەکا خۆی وەلادەنە لە پۆستی وەزارەت و دەیان حرەکەتی پراکتیکی دیکە کە لی دەبینین. بۆیە لە دیدی مندا مامۆستا شێرکۆڤێکەس بە تایبەت بۆ ژنان پشتیوانەیەکی یەکجار عەزیم بوو کە هیوادارم هەمیشە لە بیرمان بمێنێت کە ئەو قسە بۆ هونەرمەندانی بەشدار لەو یادە بەهەست و بەدەنگی گەرمیان لاواندنەوەیەکی بەسۆزیان لە هۆنراوەکانی لە شێوەی مەقام بە نیشانەی ڕێز بۆ ئەو شاعیرە گەورەیە پێشکەش کرد. بەخۆم جێل نەکەم منی غوربەتی کەنارم تۆفە و شەستە باران کەس ناگری بەسەر ڕوخساری منە کەس ناگری بەسەر ڕوخساری منە تەموو مژێکی دەمێواران ئاخ چەند مەیلم لە گریانێک ئاخ چەند مەیلم لە گریانێکە دڵ و جەرگمی تیا بتوێتەوە تەنیام و تەنیام کەس نییە باوەش بۆ ئەمازارەی من بگرێتەوە خۆزگام توانی لە ناو پێچێکە خۆزگام توانی لە ناو پێچێکە ئەو هەورانە گشت بخۆمەوە بە پلەی پەژەی بروسکەیەکە سەرکەوم بە گردڵ بشۆمەوە چێ بۆ خەزانی عومری من نەگریە چێ بەدیەکە گەڵا ڕێزان پاییز فرمێسکە لە چاوی هەورە کوا هەوری من و قوڵپی گریانی کوا هەوری من و قوڵپی گریانی. کانی هونەرمەند یەکێک لەو دەنگانەیەکە مامۆستا شێرکۆڤێکەس لە زۆر جێگادا باس لەوە دەکا کە لە نێو هونەرمەندانی ژندا دەنگی کانی زۆر سەرنجی ڕاکێشاوە. هەڵبەتە ئەوە زۆرجێ دڵخۆشیە بۆ من بەڕاستی کە ئەوە ڕای ئەو بوو دەنگی منی پێخۆش بوو، بەڵام ئەو کاتانی پێکەوە دانیشتین گوێی لە داوای گۆرانەکانی خوا لە خۆشببوو ماملەی لێ کردم ئەوانەی کە منی ژووتومەتەوە
زۆر شت ئەبیستمەوە ئێستا کە بەڕاستی جێی داخە وە دڵخۆشیش مەکە بەوەی کە وێنەکەی منی لە ماڵەوە داناوە کە پێکەوە گرتومانە ئەو باڵندە نارنجیەش کێواران دارەکەوێ لە خۆڕشینای بینم تاق و تەنیا دێت وەچێ بە باڵەکانی هانووسێ ئەوە باڵندەی ترنیا چونکە باڵندە خوێنێ هیچ نانووسێ ئەوە منم ئەوە خۆمم لە وەختێکە یا چیرۆکەکەم بە باران یا پەخشانەکەم بە زەردە یا خۆشەر بە ئەستێرە و کە شەودا هات لە سەرتانە دابگیرسێ شێرکۆ بێکەسی شاعر خاوەنی نزیکەی 35 بەرهەمی شعریە و بەدەیان بابەتی ئەدەبی نێو گۆڤار و ڕۆژنامە و بڵاوکراوە کوردیەکانە گەلێک لە دیوان و بەرهەمە شعریەکانیشی بۆ زمانە بیانیەکان وەرجێڕدراوە. مامۆستا شێرکۆ بێکەس لە چەند مانگی ڕابردوودا قورگوسیەکانی دووچاری نەخۆشی شێرپەنجە بوون و بەداخەوە لە ڕێکەوتی 4 هەشتی 2013 لە نەخۆشخانەی کارۆلینسکای وڵاتی سوید گیانی لەدەستدا.